راپەڕینەکەی 1990ەکە بۆ خۆتان نەزانن چەنەها بینای حکومی هەبوو لەم شارە بە پێی بڕیاری 121 ساڵی 1990 چەنەها خانی حکومیمان هەیە بۆ خۆتان نەزانن ئێستا تاپۆی هاوڵاتیانە عنی واتە هاوڵاتیان لەنا ئەو خانوان نیشتەجێ بوو بە پێی بڕیارێک تاپۆی کردو لەسەر خۆی ئەم خانۆشکە لێوا ماوەتەوە بەهۆی ئەو گۆرانە سیاسیانی کە بەسەر ناوچەکەیە هاتووە ماوەیەک حزبی سۆشیالیست لەویا بووە ماوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان لەویا بووە لە ئەخیر خۆناغار کە ئێمە ویستمان ئەم زەویە بگەڕێنینەوە بۆ سەر خوێندنگای شاهۆ بۆ ئەوی بەڕێز کاک ئاسۆ بیکاتەوە دیارە برادرانی حزبی سۆشیالیست لەویا بوون بۆ خۆیان ئەوان ئێمە لە ڕوشێنی یاسایی خۆمانەوە لەگەڵ جەنابی پارێزگار کاک ئازاد لەگەڵ جەنابی کاک ئازاد تقریبا لە چەند مانگە لەمەوە پێش لە هەوڵی ئەوە بووین لە ڕووی یاساییەوە هەموو حیزبێک بۆی هەیە زەوی وەربگرێت کتابی فەرمیمان کرد بوو ئێمە بۆیان کە ڕوبەری 500 مەتر زەویان پێ بدرێت دیارە ڕوبەری زەویەکە بە پێی یاسای 22 پیان ئەدرێت ئەوان لەبەر ئەوە وتیان ئێمە پێویستمان نییە بۆ زەوی بۆ مەقڕ حەسەی هاوڵاتیەک لەم زەویە هەیە چارە سەرمان بۆ بکەن دواتر لەلایەن بەڕێز کاک ئاسۆ و بە هەوڵی ئیدارە توانیمان کێشەکە چارەسەر بکەین و ئەوە نزیکەی پێم وایە لە ڕۆژی چوارشەمەوە کێشەکە چارەسەر بوو زەویەکە ئێمە لە هی ئەوەی کە تەوحیدی بکەین واتە یەکی پێ بگرین ئەوەی دائیرەی ئەوەی ئەو زەوی کە سوڕەت قەیدەکەی بەناوی ئیدارە مەحەلیەوە هەیە ئیدارە مەحەلی سلێمانی ئێستا گەڕاوەتەوە بۆ پارێزگای سلێمانی دواتر ئەبێ شارەوانی بخاتە سەر خۆی